دیسان دیداری خێزانێکی تر، پێکگەیشتنەوەی خێزانێکی تر کە بەهۆی ستەم و ڕەشبگیریەکانی دەسەڵاتەوە لێکدا بڕابوون کەوتە قیامەت. مەحمێد عەلی و ئەسما ئۆڵوداغ نمونەیەکی دیاری ئەو ستەمەن کە لە تورکیا بەرپایە. ئەوان لە ژێرباری نائاسایی وڵاتدا لێکدا بڕێندران و دواتریش بە بڕیاری حکوومەت نامبڕاوکران. جگەلەوەش ئەسما ئۆڵوداغ 3 مانگ زیندانی کرا، پاش ئەوەی چەندین جار دایان بەسەر ماڵەکەیاندا، چەندین جار ماڵیان شێواندن. مێردەکەی ئەسما سەرەتا بەرەو یۆنان هەڵهات و پاشانیش چووە ئەڵمانیا. لە ژێر هەموو ئەو فشارانەدا ئەسماش بەرەو یۆنان ڕێی کرد. لە پێناوی ئازادیدا دەریا و زەریای پڕ لە نەهامەتی تەی کرد، لەوێ لە ژوان داوەستا bû بۆ دیداری ئازیزانی. Vallahi herhalde 5-6 saattir yürüyoruz. Çamur, su. Yani Rabbim yardımcısı olsun gelmek isteyenleri. Allah kurtarsın herkesi. ئەسما مامۆستای فیزیا بوو، عاشقی پەروەردە و فێرکردن بوو. دەرچووی 2 زانکۆ بوو. دووەم بڕوانامەی لە زانکۆی گێدیز بەدەستێناوە و لە بەشی مافپەروەری یەکەم بوو. 3 منداڵەکەیشی لە مەراسیمی دەرچوونیدا بەشدار بوون. چەپلە ڕێزانی دایکیان کرد. پاش ئەو هەموو دڵسۆزیە، پاش ئەو هەموو سەرکەوتنە، دڵە پەروەردەکار و ناسکەکەی مامۆستا ئەسما بەرگەی ئەو هەموو ستەمەی نەگرت. ئەو هەموو ڕق و تووڕەیەی پێنەکەوت. تربەکانی وەستان کە هەر یەکێکیان پەیامێکی مرۆڤانە بوون و هەر هەستێکی ئەو دڵە هەورێک بوو بۆ پشکوتونی گوڵی هیوای خوێندکارەکانی. ڕۆحی شاد بێت، جێی بەهەشت بێت.